بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا سیستەمێکی نوێ بۆ پاسپۆرت لە هەموو عێراقدا دابنرێت و پارێزگاکانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. بەڕێبەری گشتی پاسپۆرتی سلێمانی دەڵێت بە پێڕۆکردنی سیستەمە نوێیەکە ئەو گرفتانەی کە لە ڕابردوودا هەبوون و ئاستەیان دروستەکرد نامێن و کاراسانیەکی زیاتر دەکات لە ڕایکردنی کاروباری هاوڵاتیاندا، هەروەها سەرەکی ترین گرفت کە پچڕانی هێڵە نامێنێت. لە ماوەی کارکردنی بەڕێبەرەتی پاسپۆرت لە ماوەی 8 ساڵی ڕابردووە کۆمەڵێ خاڵی لاواز هەبووە لەم سیستەمەیە دەستنیشان کراوە، هەروەها کۆمەڵێ ڕۆتینی ئیداریە ئەلکترۆنی هەبوو ئەوش دەستنیشان کراوە. لەم سیستەمە نوێیە داوا کراوە کەەوە ئەو خاڵانە وەلاندرێ و دووبارە نەبێتەوە کە ئەوە افسەرانە ئێمە چوون لەوێ خولیان بینی هەفتەی پێشوو لە بەغداد ئەو خاڵانە دووبارە باس کرایەوە هەموو کرا نووسرایەوە و هەروە ئەو خاڵانەی شارەکانی کە عێراقیش دیاریان کردهبوو ئەوش نووسراوەتەوە. هەمووی ئەمادرێ بە بە شەریکەکە بۆ ئەوەی لە سیستەمە نوێیەکە دووبارەی نەکاتەوە. ئەم سیستەمە نوێیە ئەو خاڵانەی تەجاوز کردووە، هەروەها کێشەی خەتبڕین نەماوە لە سیستەمە نوێیەکەیە وەکو ئەوەی ئێستا هەیە. لەسەر ڕای ئەوەش کێشەی وێنەگرتن بەڕێزدەچوو وێنەتەگرتی هاوڵاتەکە وێنەیەگرت بارگراوندەکەی سێرەکەی سپی دەرناچوو یا هاوڵاتەکە دەموچاوی سوور دەرەچوو. ئەوەش لەو سیستەمە نوێیانە نەماوە لەبەر ئەوەی خۆی کامیرەی لەگەڵایە خۆی ڕسمەگرێت و ئەلکترۆنیان دابزێتە سەری و هەندێک امتیازاتی کە هەشتی باشتری هەیە. لێپرسرایی بەشی یاسایی پاسپۆرتی سلێمانی داوا لەو هاوڵاتیانە دەکات کە تا ئێستا پاسپۆرتەکانیان وەرنەگرتوێتەوە کە زیاتر لە 2300 پاسپۆرتە لە ماوەی مانگێکدا سەردانی بەڕێوەبەرێتیەکە بکەن و وەری بگرنەوە بە پێچەوانەوە لە کاتی گۆڕینی سیستەمەکە ڕوبەڕووی گرفت دەبنەوە. دوور نییە سەردانی بەغدا بکەن و لەوێ پاسپۆرتەکانیان وەربگرنەوە. بە هەموو هاوڵاتیان و بە هەموو بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان ڕابگەێنم کە ئەو کەسانەی معاملەی پاسپۆرتیان لەم دایرەیەمان هەیە بووە بە پاسپۆرت تکایە لە زووترین کاتە هەوڵ بن بێن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان، چونکە لە دوای گۆڕینی سیستمی پاسپۆرت ئەم پەنجەمۆرانی کە لیان وەرگیراوە بەپێی ئەو سیستمە وەرناگیرێ. یعنی بڕاستە بەغای ئێستا لە دیراسەیەکیایەتی لە دیراسەیە چۆن حەلیکا چۆن ئەمە جێبەجێکا بۆی هەوڵاتیان تووشی و مشکلێ نەبن، بەڵام ئەگەر بکرێ ئەوان تەوسیە ئێمەیان کردووە بتوانین زۆرترین پاسپۆرت بینەوە بە خەڵک لە پێش گۆڕینی سیستمەکەیە. ئەو سیستەمەی کە ئێستا کاری پێدەکرێت لە پاسپۆرتی سەرجەم عێراقدا سیستەمێکی کۆنە و زۆرجا گرفت دروست دەکات و ڕۆژانە بۆ چەند سەعاتێک هێڵەکان دەپچرێن و بەهۆیەوە قەرەباڵغی لە بەڕێبەرایەتەکانی پاسپۆرت دروست دەبێت و کاروباری هاوڵاتیان دوا دەکەوێت. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڕێبەرێتی پاسپۆرتی سلێمانی بڕیاری داوە کاتی داوام درێژ بکاتەوە بە شێوەیەکە کە لە دەستپێکی داوامەوە تا سەعات 12 مامەڵەی هاوڵاتیان وەردەگیرێت و لە دوای 12ەوە پەنجەمۆری هاوڵاتیان تا سەعات 6 ئێوارە وەردەگیرێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.